بەڕاستی شەرمە عیبەیەکی گەورەیە. ئاوا ڕێز لە ناوی مامەڕیشە دەگرن ئەگەر خزمەت بەم شێوەیە مەیکەن مادەم چاوتان لە پاری پرۆژەکانە بیخۆن دەستی پێمەکەن کاکە مەیکەن. ئەگەر حاڵتان وایە ناوی کەسانی شۆڕژگێر بۆ بەکاردەێنن بۆ ئەم پرۆژە جوانانە. دوای 20 ساڵ پردی مامەڕیشە لە چەمچەماڵ ببین بەڕاستی عیبە. بەڕێزان لە ساڵی 2006 بۆ 2008 لە ماوەی 2 ساڵ پردێک دروست کرا ناوی لێنرا پردی مامەڕیشە. ئەو پردە ئێستاشی لەگەڵ بێت ڕاستەڕێ نەبووە. بەپێی دیزایانی پردەکە دەبوایە 4 باڵی بۆ دروست بکرایە تاوکو ئۆتۆمبیلەکان بە ئاسانی بیان توانیایە پێچ بکەنەوە بێنەوە سەر شەقام و ڕێگەی سەرەکی. ئەمە پردەکەی بیبینن. ئەو کاتە بەوەی گەندەڵی و پارە خواردن وەکو هەمیشە 3 باڵی بۆ دروست کرا. باڵی چوارەمی ئێوە خۆش و خەڵکی چەمچەماڵ سەلامەت. اینجا بۆ ئەو پرۆژەیە ئاوا بە 3 باڵی کرایەوە و کەسیش دەنگی نەکرد. بەپێی بەدواداچوونی پایتەخت ئەو پرۆژەیە لەلایەن مەقاولێکەوە کە نزیکە لە یەکێتی جێبەجێ کراوە. کار بەدەست و بەرپرسانی یەکێتیش هەمووی ئاگاداری بابەتەکە بوون. چاوپۆشیان لێ کردووە. دوای زیاتر لە 20 ساڵ ساڵی ڕابردوو بۆ بانگەشەی هەڵبژاردن یەکێتی باڵی چوارەمی پردەکەشی کردەوە. دواتر لە مەراسیمێکشدا بە ئامادەبوونی بەرپرس و بەربژێرانی یەکێتی ڕێوڕسمەکەیان ئەنجام. بەپێی زانیاریەکە ئەو کاتەش 200 ملیۆن دینار لەو باڵە خەرج کراوە کەچی دوای 6 مانگ شەقامەکەی وێران بووە پڕ لە چاڵ و چۆڵی بووە. ئێستاوەی سەر و سەمەرەیە بۆ چاکردنەوەی ڕێگاکە لە جیاتی قیرکردنەوەی دەیانەوێت کۆنکرێتی بکەن. واتە پردی مامەڕیشە لە چەمچەماڵ دوای زیاتر لە 20 ساڵ کە 3 باڵی هەبوو باڵی چوارەمی بۆ دروست کرا کەچی دوای 6 مانگ هەمووی تێک چووە. دوای نزیکەی ساڵێک ئێستا دەیانەوێت باڵە نوێەکەی کۆنکرێت بکەن. خوا پرۆژەوا دروست دەکرێت. توخوا ئەمە شانازیەکەدانە ئەمە دەستکەوتەکەتانە. وەڵڵی خەڵکی چەمچەماڵ شایستەی باشترین خزمەتە. ئەی بۆ خزمەتیان ناکەن. کاکەوان ڕۆڵەی گەرمیانن. شۆڕژ نییە خوێنیان بۆی نەدابێت. ئێستا ئاوا قەرەبویان دەکەنەوە. ئەمە وەفاکەتانە بۆ مامەڕیشە. ئاخر لە یەک قەزای گەورە و گران یەک پرد هەبێ. بۆ دەبێت ئاوا بێت. بۆ دەبێت بە زیاتر لە 20 ساڵ تەواو نەبێت. بەداخەوە بەڕاستی بەداخەوە. زیاتر ناڵێم هیوادارم بەرپرسانی سنوورەکە بە کارەکانیاندا بچنەوە پێشەوەی بەو شێوازە ناشرینە چاکی بکەنەوە حەلێکی باشتری بۆ بدۆزنەوە. ئەم دڵسۆزی و وەفایەتان باش.